نوێنەری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی هونەرمەند بەهادین هەڵەبجەیی کرد لە نزیکەوە لە ڕۆژی تەندروستیان پرسی و پاڵپشتی تاوای قوبا تاڵەبانیان بۆ ئەم هونەرمەندە دووپات کردەوە. هونەرمەند بەهادین هەڵەبجەیی خۆشحاڵی خۆی بۆ ئەم بەسەرکردنەوە و پاڵپشتیانە دەربڕی و سوپاسی کردن کە بەدەنجی هاتوون و هەواڵیان پرسیوە. بەڵێ ئێمە بەڵێنمان داوە سەردانیکردنی هەموو چین و توێژەکان بەردەوام بێت. دیارە ئەمە ئەمڕۆ هاتووینەتە خزمەتی حزوری مامۆستایەکی خۆشەویست مامۆستا بەهادین هەڵەبجەیی کە خاوەنی پۆلێک شەیدی قارەمانە لە چیمیابەرانی هەڵەبجە خۆشی مامۆستایەکی پەروەردەیی بۆ خزمەتی کردووە بە مناڵی نیشتیمانەکەمان. لەگەڵ ئەوەشدا مامۆستا یەکێکە لە ڕێخستنە دێرینە دڵسۆزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە ئێمە سەردانیکردنمان تەنها سنووردار نەبووە بۆ هەفتەیەک بۆ مانجێک. ئومێدەکەین ئەگەر تەمەەن بوار بدات و بارودۆخی کار و چالەکیەکانمان سەرکەوتوانە بتوانین بەڕێی بکەین. ئومێدەکەین هەموو چین و توێژەکان بەسەرکەینەوە. لێرەشەوە داوای لێبوردن لە هەموو ئەو خۆشەویستانە ئاکەین، هەم لە هونەرمەندان، هەم لە کەسوکاری شەیدان، هەم لە ڕێخستنە دێرینەکان، هەم لە پێشمەرگە دێرینەکان، هەم لە هەموو ئەو کەسانی کە شایستەی ئەوەن ئێمە چەپکە گوڵی وەفاداری جەنابی هەڤاڵ قوبا تاڵەبانیان بۆ بەرین. ئەگەر دووا بکەوین یاخود نەتوانین وەکو پێویست لە کاتێکی کورتە هەمویان بەسەرکەینەوە، بەڵام ئیشەڵا ئومێدمان هەیە ئەو چەپکە گوڵە جوانەی هەڤاڵی خۆشەویستمان کا قوبا تاڵەبانی بگەینینە هەموو ماڵێکی کوردستان. زۆر سپاس بۆ کاک ئارام قزلەری و هاوڕێپەنا کە بە نوێنەرایەتی هەڤاڵی بەڕێز و خۆشەویستمان کا قوبا تاڵەبانی هاتون. من لێرەوە ڕێز و سڵاو و حورمەتم هەیە بۆی. سوپاس یەکەم کە ئەمڕۆ منیان بەسەر کردوتەوە. سوپاس بۆ هاتنەکەیان، سوپاس بۆ چەپکە گوڵیان، سوپاس بۆ پیاوێکی جوانە کا قوبات گەنجێکی هەستەکەم حەز بە ئیشکردنە. بەس من یەک شتی پێڵە مەڵم کا قوبات تۆزە دەستێکی شلکە بۆ هونەرمەندان. ئەنی بەڕاستی ناخۆشە ئێمە 2-3 ساڵە هیچ کارێکی هونەریمان نییە، بە تایبەتی کاری دراما. ئەمڕۆ خەڵق زیاتر متابعی کاری دراماکە لە کۆشتی هەنارەوە بێکارین. نەک بۆ من بۆ سەرجەم هونەرمەندان وەکو ئەوەی بیستومە چەند هاوکاریەکی چەند تیپێکی شانۆیی کردووە کە 4-5 کاری شانۆیی یەک لە دوای یەکەکرێ. ئەوە جێگەی دەستخۆشیە. ئەمڕۆ ئەم سەردانە بەبێ موجامەلە 20 ساڵ گەنجی کردمەوە. یعنی ئەمە وەڵامێکە کە ئەڵێم 20 ساڵ گەنجی کردمەوە. یعنی ئەم سەردانە پیرۆزی تایبەتی خۆی هەبووە. بێگومان مێمە فلیمێکی گەورەمان لە 2024 تەواو کرد لە ناوچەی هەڵەبجە. هەموو کاستەکە پرۆفیشناڵ بوون، لە ئێرانەوە هاتبوون بە دەرهێنەرەوە بە کامیرەمانەوە. بەڵام لە سا 80 ئەتوانم بڵێم بۆ 90 ئەکتەرەکان هەموو ناوچەی هەڵەبجە بوون. 4 ئەکتەری سەرەکی تیا بوو. من یەکێک بووم لەوانە. کچێکی سەقزیە، کوڕێکی کرماشانیە. ئەو فیلمە ئەم بابەتەی کە ئێستا لە ئێران دروست بووە دەنا ئەو فلیمە بە حسابی خۆیان بەنیازن لە فستیڤاڵاتی ئەڵمانیا و ئەگەر وەرگیرێ لە فستیڤاڵی کانیش پێش بێدا بن. یعنی فلیمێکی وامەیە. من ئێستا کاکە کورسات ماڵی هەمووانە چ کارێکی پێوت بین لە خزمەتیا بوو.